یەکشەممەی داهاتوو تەیف سامی لە هەولێر دەبێت. کۆبوونەوە گرنگەکەی موچە لە هەولێر دەکرێت. موچەی مانگی هەشت و مانگەکانی داهاتوو یەکلایی دەکرێتەوە. بەپێی زانیاریەکان شاندێکی باڵای عێراق بە ئەندامەتی تەیف سامی وەزیری دارایی عێراق یەکشەممەی داهاتوو دەگەنە هەولێر. شاندە باڵاکەی عێراق پێکهاتوون لە ئەنجومەنی باڵای ئابووری بە سەرۆکایەتی فواد حسێن جێگری سەرۆکوەزیران بۆ کاروباری ئابووری و تەیف سامی وەزیری داراییش لە شاندەکەدا دەبێت. سەرچاوەیەکی ئەگادار ڕایگەاند ئامانجی هاتنی شاندەکە کۆبوونەوەیە لەگەڵ بەرپرسانی هەرێم بۆ تاوتوێکردن و یەکلاکردنەوەی پرسەداراییەکانی نێوان هەرێم و بەغدا بە تایبەت پرسی موچە. سەرچاوەکە دەشڵێت بڕیارە لە کۆبوونەوەکەدا پرسی ڕادەستکردنی داهاتی ناوخۆی هەرێم بخرێتە بەرباس کە وەزیری دارایی زۆر پێداگری لەسەر دەکات. ئەوکات بڕیارە پارێزگاری بانکی ناوەندی و سەرۆکی دەستەی دەروازە سنووریەکانی عێراق ئەندامی شاندەکە بن و پرسی دۆلار و گومرک و چەند بابەتێکی خاڵە سنووریەکانی هەرێم لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێم تاوتوێ بکەن. بە پێی زانیاریەکان شاندەکەی عێراق 2 بۆ 3 ڕۆژ لە هەرێم دەمێننەوە و تەیف سامی وەزیری دارایی لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێم و وەزیری دارایی کۆبوونەوە دەکات لەسەر دوایین کێشەکانی لیستی موچە و چارەسەرکردنی موچەی مانگی هەشت. سەرچاوەیەکی سیاسی باڵا لە بەغداوە بە تیواری ڕاگەیاند شاری سیاسی لەسەر تەیف سامی وەزیری دارایی هەبووە بۆ ئەوەی خودی خۆی سەردانی هەولێر بکات. وتیشی چاوەڕێ دەکرێت پرسی موچەی مانگی هەشت یەکلا بکرێتەوە کە ئێستا تەیف سامی دەڵێت ئامادە نییە ڕەوانەی بکات چونکە بەوتەی ئەو زیادەی موچە نێردراوە بۆ هەرێم. ئەوکات بڕیارە شاندەکە دوای ڕۆشنەوەیان راپۆرتێک لەسەر پرسەکانی دۆلار، موچە، دەروازە سنووریەکان و داهات و گومرگی هەرێم بدەنە دەست سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی و ئەو بڕیار لەسەر پرسەدارایی هەڵبسێردراوەکانی نێوان هەرێم و بەغدا بدات. هەرچۆنێک بێت موچەخۆران و خەڵکیش چاوەڕوانی هەفتەی داهاتوون تا بزانن کۆبوونەوەی ئەم جارە چی لێ سەوز دەبێت. ئاخۆ گیرفانی موچەخۆران بۆ مانگی ئاب گەرم دەکاتەوە یاخود جارێکی دیکە پرسی موچەی و مانگەش دەکەوێتەوە ناو مشت و مڕی هاتوونەهاتی موچە و کێشەکانی لیستی موچەوە.